سڵاتان لێبێ هەڵبژارنی شارەوانەکان لە بەریتانیا بەڕێوەچوو و دەرەنجامەکەی سەرسوڕهێنەر بوو بۆ هەموو دانیشتوانی بەریتانیا و بە تایبەتی بۆ ئەو پارتانەی بەشدارییان کرد لە هەڵبژارنەکە. دەرەنجامەکەی جیاواز بوو لەوەی کە چاوەڕوان لێکرا. بۆ مەبەستە ئەچمە لای سیاسەتمەدارێکی کورد کە ماوەی چەندین ساڵە ئەندامی شارەوانیە و پرسیاری لێ دەکەین بزانین دەرەنجامەکە چۆن دەبینن. کاک بەختیار مامشێخ میوانمانە بۆی باسی دەرەنجامی هەڵبژارنەکە بکەین. کاک بەختیار سڵاو لێبێ و سڵاو لە جەنابتان. زۆر سپاس کە ڕازی بوویت و کە کاتت هەبوو ئەمڕۆ لەگەڵمانە. خزمەتتاندا. زۆر سپاس دەکەم. پێش هەموو شتێ دەرەنجامی هەڵبژارنەکە چۆنە بینن؟ وەک من و بەشێکی زۆر لە ئەندامانی پارتەکە چاوەڕوانمان دەکرد، کارە سات بوو، چاوەڕوان کراویش بوو. لە بیرمانە لە 4/7/2024 سەرۆک وەزیران کە ئێستارمە دوای 15 ساڵ حکومڕانی پارتی پارێزگاران گەورەترین سەرکەوتنی بەسەر پارتی پارێزگاران تۆمار کرد، توانی لە ئەسلی 650 کورسی لە پەرلەمانی بریتانیا 411 کورسی باتەوە. بەڵام 6 مانگ دواتر خەڵک دەستی پێکرد ناڕازی بێت لە سیاسەتەکانی سەرۆک وەزیران و ئێستاش دەرەنجامەکەیمان بینی هەفتی مانگ هەڵبژاردن بوو. پارتی کار یان پارتی کرێکاران پتر لە نیوەی کورسیەکانی شارەوانیەکانی دەستدا. هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە؟ 3-4 هۆکاری بوو. گرنگترینیان یەک لە هۆکارە گرنگەکانەوە بوو هەڵوێستی پارتی کار لە شەڕی غەزە. ئەوانەی چەپ بوون، ئەوانەی موسڵمان بوون، لەسەر ئەوە دەنجیان بە پارتی کار نەدا، دەنجیان بە پارتی لیبرال دیموکرات و پارتی ساوزدا، چونکە ئەوان زۆر پشتیوانیان لە خەڵکی غەزە دەکرد دژ بە ئیسرائیل. وای چونکە کۆچبەر زیاتر دەنگیانەیە بە پارتی کار. لەسەر هەڵوێستیان لە شەڕی غەزە ئەو جارە پێچەوانە بەوە پارتی ساوز و پارتی لیبرال دیموکرات شوێنی پارتی کاریان گرتووە ئەوجارە. وە زۆربەی چەپەکانیش کە لەناو پارتی کار موساڵانە کە بەشێکی زۆر 40 دەنگدەرانی پارتی کار چەپەکان بوون، ئەوانەش عادز بوون لەسەر هەڵوێستە و هەڵوێستەکانی پێشتریش پارتی کاریان داکرد ئەوجارە وەک چاوەڕوان کراوە بوو. واتە ئەگەر بە پێی دەرەنجامی ئەم هەڵبژار نەبێ لە ئێستا وەکو پارتی کار خۆتان ئامادە کردووە کە هەڵبژاردننی داهاتووی وڵات بڵێنی پەرلەمان ئەوەش ئستێنن؟ ئەویش پێمان وایە زۆر خراپ دەبێ، بەڵام جارێ 3 ساڵی ماوە لە 3 ساڵ ڕەنگە زۆر گەڕانکاری ببێ. ئێستامە دەزانین ئەوڕۆ ئەو بێتاتانی وەڕۆ هەشتاویەک ئەندام پەرلەمانی پارتی کار داوایان لە سەرۆک وەزیران کردووە دەستەکار بچێشێتەوە. ئەوەش ئەو هەشتاویەکە نیسابی قانونی تەواو دەکا، یعنی دەتوانن داوا بکەن بتمانە لە سەرۆک وەزیران بسێننەوە و سەعات بە سەعات و ڕۆژ بە ڕۆژ فشارەکان لەسەر پارتی لەسەر سەرۆک وەزیران زیاد دەبێت بۆ دەستەکار بچێشێتەوە. ئەگەر کەسێکی گونجاوتر بێ جێگا ئەو بگرێتەوە ڕەنگە باڵانسەکە بگۆڕن. بەس ئەگەر دەرەنجامەکەی هۆکاری شەڕەکەی غەزە بێ، خۆ شەڕەکەی غەزە تا ئێستا بەردەوامە، یعنی چۆن نەتوانێت کەسێکی گونجا بتوانێت گۆڕانکاری بکات بەسەر ئەوەی غەزە یەک لە هۆکارەکان بوو. هۆکاری دووەم ئەوەیان باری ئابووری وڵات. وەزعی ئابووری وڵاتەکە زۆر خراپە، بێکاریەکی زۆرە، گرانیەکی یەکجا زۆرە، کاریگەری هەچەندە بۆ مێژوو هەڵوێستی سەرۆک وەزیران لەمەڕ شەڕی ئێران هەڵوێستێکی جیاواز بوو، یان جێگای ڕێزە، چکە نەچوە پاڵ دۆناڵد ترامپ هێستا ئەو لەحزەیەش نەیکرد، ئەوەی شتێکی باش بوو، بەڵام ئەوە شەفاعەتی بۆ نەکرد بۆی خەڵک سزای نەدا و دەنگی پێ نەدا. بۆیە پێمان وایە ئەوانەی ئەگەر بەزووترین کات دەستەکار بچێشێتەوە سەرۆک وەزیرانێکی تر لەناو پەرلەمانتارەکان هەڵبژێردرێ ڕەنگە ئەوە بتوانێت باڵانسەکە ڕاگرێ. بەڵام لە باشترین حاڵەت بە بڕوای من لە هەڵبژاردننی 3 ساڵی داهاتوو ئەگە حاڵەکە وا بەردەوام بێ لەو 411 ئەندامە ئەگە پارتی کار بتوانین 200 ئەندام دەست بمێنێ زۆر باشە. ئەگەر بەردەوام بێ لەسەر ئەم ڕێچکەی کە گرتێتی بەڵێ بە هەموو حالەتێک پارتی کار دۆڕاوە، چونکە باری ئابووری وڵاتەکە زۆر خراپە لە هەموو دنیاوەیە، بەڵام پارتی کار فەرمانڕەوەیە خەڵک لەسەر حسابی ئەو لەسەر ئەوان حسابی دەکە کە نەیانتوانێت کێشەکان چارەسەر بکەن. ئەو ئەگرانی ئێستا وڵات تێکردو پیا تێپەڕە بێ، ئایا هۆکارەکەی جەنگی غەزەیە یاخود جەنگی
ئەمریکا و ئیسرائیل و ئێرانە و بەڕای تۆ بە چی چارەسەرەکرێ؟ بزانە شەڕی ئەمە لە بیرمان چوو چونکە هەموو چەند ساڵە پێشدەستا بوو کۆڤیدمان لەبیر چوو و شەڕی ئۆکرانیامان لەبیر چوو ئەو دووە هۆکاری سەرەکی بوون ئابووری ئەو وڵاتە داتەپی زۆر بڕوخێ هۆکاری سێم ئێستاوی شەڕی غەزە بەڵام ئەوەی پشتی ئابووری و جیهان ئێرە و ئابووری جیهانیشکان مەسەلەی شەڕی ئێران بوو ئێمە لێر دەژین دەزانین بەلانی کەم 150 هەموو کاڵاکان دەرخی زیاد بووە لە کاتێک موچەکەش و داهاتەکەشت وەک خۆیەت و کەمتریشە خواردن خۆراک کەلوپەل و پێداویستەکانی ڕۆژانە هەندێکیان 100 هەندێکیان 200 گرام بووە کرێی غاز و نەوت و کارەبا یەکجار زۆر زۆر بەس حکوومەت لەگەڵەوەشە یارمەتی هەیە بۆ هاوڵاتیانی کە بەڵام یارمەتیوەنیە ڕاستە پژگیرەکە چەندە ینی 100 زیاد بووە لە کاتێک نرخی کاڵا و شتومەک 150 زیاتر زیاد بووە یعنی ڕێگە چارەسەر ناکە ئەو کێشەی پێ چارەسەر ناکرێ بەڕاستی بە بڕوای من نەک پارتی کار و پارێزگاران و ریفۆرم و هەموو پارتەکان کۆبنەوە کێشەکانی و قەیرانەکانی وڵات چارەسەر بکەن پێیان چارەسەر ناکرێت چونکە کەڵەکە بووی دەیان ساڵە و کێشەیە بۆ نمونە ئەگەر شەڕی ئێران و ئەمریکا و ئیسرائیل کۆتایی پێبێ و وزە بڕوە و هورمز بکرێتەوە هێشتا 8 مانگی ترمان دەوێت تا وەزعەکە ئاسایی بێتەوە وا بە ئاسایی چارەسەر نابێت بەڵێ بەس پرسیارێکێ بە مێشکما پرسم ئەڵێم ئێستا کە کێرستامەر بڵین سەرۆک وەزیرانە و سەرۆکی پارتی کارە ئەو ناتوانێت خۆیش بڕیاری بە بەبێ ئەندامانی وایە؟ نا وەکو سەرۆک وەزیران دەتوان هەر بڕیارێک بدە هەتا ئەو لەحزەیەش ئەو بە فەرمی سەرۆک وەزیرانە کابینە هەیە ئەو ڕەو بەیانیە کابینەی وزاری کۆبووە هەمویان بە فەرمی پشتگیری لە سەرۆک وەزیران دەکەن بەڵام ئەندام پەرلەمانەکان وەکو گوتم گەیشتنە نیسابی قانونی دەبێ 125 یان ناپەرلەمانەکان داوای کێشانەوتمانە بکەن کە گەیشتە ئەو ڕێژەیە دەبێ حزبەکە شێک بکە ئێستا 180 ئەندام پەرلەمان ئیمزایان کردووە لە 404 ماونەتەوە 125 تەواو کرد ئەوە قسەی 2 ساعت پێشجستە ڕەنگە ئێستا لەوەش زیاتر بوو بیاگەدار نیم ئەو 2 ساعتی ئاخیراگەدار نەبیم یعنی ئێستا لە هەفتەیدا لە 2-3 ڕۆژی داهاتوو پێم وایە چارەنووسی سەرۆک وەزیران ئاشکرا دەبێت بەڵام بە بڕوای من ئەو سەرۆک وەزیرانە دۆڕاوە لەسەر ئەو پۆستەری دەست دەدا و حزبەکەش بە هەر جۆرە بێ هەدۆڕاوە ئەگەر 150 کورسەکانی پەرلەمان جارێکی تر بێنێتەوە گەورەترین سەرکەوتنە کاک بەختیار ئەو پارتانەی بردووانەتەوە ئەوانە توانن چی بکەن؟ پارتی یەکەم کە زۆرترین دەنجی بەدەستهێناوە بۆ یەکەمین جار نزیکەی 1500 ئەندام شارەوانی بردوتەوە بۆ یەکەمین جار لە هەڵبژاردننی ڕابردوو دوو دانیان هەبوو ئێستا لە دوو فرین نزیکی 1470 پارتی ریفۆرمە پارتی چاکسازی سەرۆکی ئەو پارتە کابرایەکە ناوی نایجل فاراج ئەوە هۆکاری ئەوەیە کە بەریتانیا لە یەکێتی ئەوروپا دەرچوو بەڵێنی بە خەڵک دەدا کە ئێمە وەزعمان باشتر دەبێت بەڵێنەکانی غەڵەت دەرچوون ساڵانە بە خۆتان لێرە دەزانن لەوەتەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا دەرچووە گەورەترین هەموو نەهامەتیەکان ڕووی لە وڵاتە و لە یەکێتی ئەوروپاش کردووە ساڵانە 100 تا 200 میلیارد دلار پاوەند زەرەر دەکا وڵاتە لە بەوەی ئەو ئاسانکاریی گواستنەوەی کەلوپەل و خەڵک ئەو وەکو جاران نەماوە ئێستا ئەو بەڵێن بە خەڵک دەدا کە کێشەکان چارەسەر دەکا بەوەی کە دەرگادا دەخا بە بەردەم کۆچبەران یعنی وای لە خەڵک گەیاندوکە کۆچبەرەکان گەورەترین کێشەن واش نییە گەورەترین کێشەی ئەو وڵاتە یەکەمیان دەرچوونی بریتانیا بوو لە یەکێتی ئەوروپا کە ئەوە چارەسەر ناکرێت سەرۆک وەزیران بەڵێنی ئەوەیدا ئەوە چارەسەر دەکا ئەگە نەچێتە ناو یەکێتی ئەوروپا بەهێزترین یەکێتی لەگەڵ یەکێتی ئەوروپا دروست دەکەن ڕەنگە ئەو هەڵوێستە ڕەنگە ڕاستتر بێ خەڵکی ئاسایی لێرە و لە هەموو دنیا بەڕاستی گرفتارن بەدەست سیاسەتوانەکانەوە بەدەست سیاسەتمەدارەکانەوە هەر کە سەودێ و کۆمەڵێ بەڵێن دەدا بەڵام لە ماوەی 4 ساڵ 5 ساڵ خەڵک بۆیان دەردەکەوێت بەڵێنەکانی پێزی بەجێ ناکرێت خەڵکی چاری نییە 112 ساڵە خەڵک لە نێوان پارتی پارێزگاران و پارتی کار دەنگ دەدەن هەر ئەو دووە حکومڕانیان کردووە لە 112 ساڵی ڕابردوو پارتی کاریان پارتی کرێکاران 32 ساڵ حکومڕانی کردووە لەگەڵ ئەو 2 ساڵی ئێستاش کە نازانین چەند بەردەوام دەبێت ئەگە 5 ساڵ بێ دەکا 37 بەرامبەر ئەوە پارتی پارێزگاران 78 ساڵ حکومڕانی کردووە ئەو جارە بۆ یەکەمین جار ڕەنگە پارتی ریفۆرم چاکسازی ڕەنگە حکومڕانی بکە
بەڵێنەکانی ئەوە ژۆکو بەڵێنی پارتەکانی تر دەبێت وەکو سەرەتا باسم کرد کێشەکانی ئێستا ئەوەندە قوڵن ئەگەر هەموو پارتەکان کۆ ببنەوە حکوومەتێکی بنکە فراوان پێک بینن بۆی کێشەکان چارەسەر بکەن پێیان چارەسەر ناکرێت چون کێشەکان هێندە قوڵن کەڵەکەبووی دەیان ساڵن کێشەی مالی دۆزینەوەی کار بۆ خەڵکی بێکار پەیداکردنی پارە دەبێ خۆتان دەزانن کە تاکە سەرچاوە و دەرامەتی وڵات لێرە بازە بۆ ئەوەی دەرامەتت زیاد دەبێت باز زیادکەی کە باز زیادکەی خەڵکە زەرەر دەکات سەرچاوەی پارەی نییە زەحمەتە هەموو دنیا دەبێت قەرزی زیاتر بکەیت وڵات دەبێت قەرز بکە ئەو خۆیان تقریبا ئێستا گەیشتونەتە نزیکی 1970 بەرامبەر بە GDP قەرزی گشتی بەریتانیا هی دەوڵەت بەرامبەر بە GDP نزیکی 1970 ئێستا هێلوە زیاتر چی بکەن قەیران بەکەس تا سەر ناکرێت قەیرانانە ئەی بەڕای تۆ پارتی ریفۆرم پارتەکەی ناجل فەراج ریفۆرم ئەوان بەس کۆچبەرانیان کردووە بە مەهانەیەک بۆ چاکردنی وەزاکەوە نیە ئەگەنە باری ئابووری بۆیان چارەسەر ناکرێت پارتی ریفۆرم چاکسازی یان ریفۆرم بۆ تەواقعێک تازە دەبێت مامەڵەی لەگەڵ بکەیت بە بڕوای من ئەگەر ئەو دەنگەمگا بە کوردانی ئێرە من چەند ساڵە قسە دەکەم دەڵێم لەکوێ دەژین تمشا بکەن قەت من سەرۆکی ئەوە بووم هینەکەیە نادیەکەیە بە ناوی کورد فۆلەیبەر من 3 ساڵ سەرۆکیەوە بووم قەت ڕۆژێکە بە کەسم نەگوت وەرە باندامی لەیبەر پارتی کار هەمیشە گوتومە بڕۆ تەمەشای نەخشەی شوێنەکەی خۆت بکە چه حزبێک دەسەڵاتی هەیە ببن باندام لەوێ بۆی بتوانین شتێک بۆ کورد بکەیت پێم وایە ئێستاش بە بڕوای من کورد دەبێت بچێتە ناو حزبە ئەو حزبە تازەیە زۆرتریش بارە بن باندام بۆی کاریگەری لەوێ دروست بکەیت ئەگەر ئەوەت ئەوە نەکەی دوایی بازی قورس هەر کورد نە کۆزبەر و موسڵمان و کورد دەبێت بچن دەنگمان لەوێ هەبێ لە ناو پارێزگاران هەبی لە ناو لیبرال دیموکراتەکان هەبی لە ناو سەوز لە ناو لێبەر تازە لێبەر دۆڕانی دڵۆری کەوتۆتە لێژێ وەزی خراپە بینیمان ئێمە دوو چەند کوردێکی تر هەبوون برادرێکی بەداخەوە دۆڕاندی ئەو برادرەمان دەرنەچوو بە نەتیجەی بازی سەرۆک وەزیرایاندا حاڵەکانی حزبەکەیدا کاک ئیبراهیم خۆشبەختانە دەرچوو ئەو مایەوە بەس هەشمانە لە پارتی کۆنسەرەتیڤ کە کورد بوو تا بڵین بەشدار بوو بەزەیش دەرەچوو من دەمزانی کۆنسەرڤەتیڤ هیچ چانسی نییە دەربچێ دەمزانی برادرێکمان هەبوو کوڕێکەکەمان هەبوو کوردێک لە وێستمەستەر دەمزانی ئەویش چانسی کەمە چکە دەمزانی ساڵێک زیاترە ساڵ نوێک بوو دەمانزانی وێستمەستەر دۆڕاوە کۆنسەرڤەتیڤ دەیباتەوە چونکە پارتی کار هەڵی زۆر گەورەی کرد لەوێ هەمیشە پارتی پارێزگاران لەوێ حکومڕان بوون فەرمانڕەوا بوون بۆ بێنە سەر ئەسلی مەسەلەکە پارتەکان چارەسەریان پێ ناکرێت بەڕاستی چکە کێشەکانی ئەو وڵاتە زۆر قوڵن دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا بڕبڕێ پشتی ئابووری ئەو وڵاتیشکان و زیانی زۆر گەورەشی بە یەکێتی ئەوروپادا من هەمیشە گوتومە یەکێتی ئەوروپا گەورەترین دەستکەوتی سیاسی مرۆڤایەتیە لە تاریخی مرۆڤایەتی لە مێژووی مرۆڤایەتی چکە ئەو وڵاتانەی کە لاوێکچێتی یەک یەکێتی کۆبوونەوە لە شەڕی جیهانی دووەم خین یەکتریان فڕدەکرد توانیان لە ناو یەکێتیەکی سیاسی ئابووری دارایی کۆببنەوە ئەو شتە جوانە دروست بکەن بەڵام بریتانیا دەرچوو ئێستا پێم وایە ئەو 3 ساڵەی ماوە پارتی کار سەرڕای هەموو شکستەکانی ڕەنگە هەوڵێک بدەن چ سەرۆک وەزیرانی ئێستا چ ئەوەی دوای ئەوە هەوڵێک بدەن ئەوە چارەسەر بکەن پەیوەندیان لەگەڵ یەکێتی ئەوروپا چاک بکەنەوە بۆی بتوانن تۆزێک ئابووری ئەو وڵاتە بژێونەوە یان ببوژێنەوە ڕەنگە ساڵی ئەخیری پێشبینی دەکەم 18 مانگی پێش هەڵبژاردن دەبێت لە مانگی 5 یان لە دیسێمبەر یان لە مانگی 5 29 بکرێت کات زۆر ماوە یعنی ئەگەر لە 18 مانگی ئەخیر هەندێک ساکسات هەندێک شت بکەن خەڵک شتە باشەکان ببینێ و کار و ینی ئابووری تۆزە بژێتەوە کار بۆ خەڵک پێ دابین بکرێت ڕەنگە وەزی پارتی کار باشتر بێ بەڵام لە باشترین حاڵەت ئەگەر دیسان دەرم ئەگەر پارتی کار بتوانێت نیوە کورسەکانی شۆگەر بکە ئەوە گەورەترین سەرکەوتنە لە هەڵبژاردننی داهاتوو کەس هەیە بەڕای تۆ کە بڵین پەنجەی بۆ ڕاکێشرا بێ بۆ سەرۆکوەزیرانی داهاتوو ئەگەر کێرسامر دەست لە کار بکێشێتەوە بەهێزترین کاندید بۆ ئەوە کە ڕەنگە کێستامەری یارمەتی بدە وەزیری تەندروستیە وێز ستێرتینگ گەنجی عمری 45 ساڵێکە ڕەنگە ئەو بەهێزترین کاندید بێ خەڵکی تر هەیە باسی
محافظی مانچستر دەکەن ئەگە ئەو ئەندام پەرلەمان بە بەم سۆگەری ئەو دەیبردەوە ئەو باشترین خەڵک خۆشی لێ و قایدێک سەرکەوتووە خزمەتی مانچستەری کردووە بەڵام بەهێزترین کاندید ڕەنگە ئەو کوڕە بێ وێستێرتینگ 4-5 کاندید هەن بەڵام ئەویان لە هەمیان بەهێزترە بۆ چوە لێک ئەو بەهێز بوو چکە ئەو لە هەردوو لەناو پارتی کار چەپ هەیە و ڕاست هەیە و ئەو پەر ڕاست هەیە بەرحاڵ هیوادارین کە پارتەکەتان سەرکەوتوو بێ ئێمە لە بەرەوەی کە تۆ ئەناسین سپاس بە هیوادارین کە سەرکەوتوو بن و دوجاریش بڕیار بەدەست هاوڵاتیانە کە چێڵێن و چی ناڵێن هیوای سەرکەوتن بۆ سپاس بە قوربان دەستان سپاس بۆ جەنابتان سپاس مانگی 5 یاخود 2029 یەکلاکەرەوەیە بۆ پارتی کار کە ئەیباتەوە ئەوەژە بێتە سورپرایزێکی گەورە بۆ بەریتانیا